ئەو گرفتانەی کە لە ناو تونێلەکەدا هەبوون ئەڵبەت زۆرە گرفتەکان بەڵام گرفتە سەرەکیەکان کە ڕۆژانە ڕوبەڕووی شۆفێرانە بێتەوە و هۆکار بوون بۆ دروستبوونی ڕووداوەکان یاچۆ بریتی بوو لە تێکچوونی شەقام و ئەرزی ناو تونێلەکە و هەروەها دەواازەی تونێلی دەربەنیخان کە لۆف و پێچێکی مەترسیدارە ڕگلەیەکی زۆر لە شەقامەکەدا دروست بووە. بەسپاسەوە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبان و ئاودانکردنەوەی سلێمانی کە ماوەی ئەم دوو هەفتە توانیوانە کارێکی جدی بکەن لە ناو تونێلی دەربەنیخانە ئەویش بە چاکردنی یەکەم ئەو کانیاوەی کە لە ناو تونێلەکەدا تەقیب و بەهۆی گۆڕانکاری کەش و هەوا بە تایبەتی لە ساڵی پاردا کە کانیاوێکی زۆر لە ناوەڕاستی تونێلەکەدا دەرکەوت بوو ئەمە وای کردبوو کە بە تەواوی ئەرزی تونێلەکە هەڵوەشێنێ خۆشبەختانە چارەسەری ئەوە کراوە جگە لەوە قیرتاوی بەشێکی ناو تونێلەکە کراوە کە ڕگڵە و چاڵ و چۆڵێکی زۆری تیا بوو بۆی ڕووداوەکانی ساڵی ڕابردوو بێژگە لەوە بەردەم تونێلی دەربەنیخانەوەی کە لە ئێستادا دەبینن ئەمەش بە هەمان شێوە بەهۆی ناڕەحەتی و نالەباری ئەم ڕێگاوبانەوە ڕۆژانە ڕووداوی هاتووی نەخوازرا و ڕووی ئەدا خۆشبەختانە ئەمەش تەواو کراوە ئەوەی کامێنێتەوە کۆمەڵێک کاری ڕۆژانەیە کە لەسەرەوە لە ئێستادا سەرقاڵی ئەوەن ئەو قیرکردنە تەواو بکەن بەگشتی کارەکان تا ئەم ئێوارە تەواوە بێت